دوبی لیوره شوری کردستانی نوکا رژیما صدام خلاص بو لی بوان گوتنا نیچیروان بارزانی هند یکمین ارک دار کرنا خو وک سرک وزیر هرسا خو بو مدرنیزه و نوجن کرنا هریما کردستانی آنی بوزمان و براستی جی مروف دبینه کو کردستانی به هر شی و بوی انشاءات کی دائمی لملکی ری و آواهی نو تین چکرن انفراسترکتور تی چکرن لملی دنجی دواری چان دیده جی گاوین بالکش تین آویتن به تابعتی کلتورا موزیکا پوپی دوان 10 سالین داویدا گلک رنگین بویه داشنی آنجی ناسلی تنی دو ناو جگلکانه که وکه سمبولا موزیکا پوپی لکردستانی تین دیتن لپشتوان ستران ساز و آرانجور سرکفتی هلکود ظاهره هفکارا من آلا احمد میماری موزیکا میژن آکوردی بوه دده ناسین خوشحاڵم بەوەی کە گەنجەکانی ئەوروپا زۆر دڵیان بە گۆرانیەکانی لۆکە، میرە، هانی، دەشنێ لی ئەمانە ئەگرن لەبەرەوەی توانیوانە جگای خۆیان بکەنەوە ئەوانش بەدیلێکی مایکل جاکسون و مادۆنا و شەکێرایان هەبێ بۆ نابێمەش لەو نوعانەمان هەبێ کە پێویستە بەڵام شەرنی ئەوەی ڕەقسی کرد دانسی کرد مرۆڤێکی خراپ بێ من توبارم بۆ کەسایەتی ئافرەتی کورد گەڕانەوە کە سێقەی بەخۆی بێ بە حەزی خۆی جدو بەر لەبەرکە دانسکە حرەکەتکە دواتر بتوانێت حەزی خۆی کە ئەویش حەزی لە کوڕێکە چاوی ڕەش بێ چاویشین بێ چۆن کوڕەکان هەڵێ بۆ کوڕەکان مەرغوب بێ بۆ کچ مەمنوع بێ حازەکان من بە یەکسانە بینم ئارن ئەجوولن مۆدێرنن گەنجن کاتێک گوێبستی هەندێک لە گۆرانیەکانی دەشنێ لۆکا میرە هانی یاخود ناسلی دەبیت یاخود تەماشای ڤیدیۆکلیپەکانیان دەکەیت تووشی شۆکت دەکەن ئەم ناوانە ئێستا لە ناو جیهانی مۆسیقای کووردا ناسراون گۆرانیەکانیان تابوو دەشکردن یاخود لاسایشێکی را دەکەنەوە هەندێک جار بەجلی کوردی و گۆرانی فۆلکلۆری دەڵێن لە قەناتی تەلەڤیزیۆنە کوردیەکاندا لە دوکانی مۆسیقا فرۆشەکاندا لە ئینتەرنێتدا تەماشای هەر شوێنێک دەکەیت ئەم ناوانە دێتە بەرچاوت وەکو زیمبۆلێکیان هاتەوە بۆ کوردستانی مۆدێرن هەموو ئەم کاران و ئەم شێوازە تازە لە جیهانی مۆسیقای کووردا تەنها کەسێک لێبستراوە ئەویش ئاوازداهێنەر هەڵکەوت زاهیرە من لە دوای گەڕانەوەم لە وڵاتی ئەڵمانیا لە کوردستان پۆستی ڕادەشکاری سەرۆکی حکومەتم وەرگرت بۆ کاروباری هونەری هەستم بە فەراغێکی زۆر کرد هەستێکم کرد لە هونەر بە تەواوەتی لە گۆمێکی مەیودایە لە کوردستان و پێویست دەکا بشلەقێ گوێم لە گەنجەکە گوێ لە گۆرانی کوردی ناگرت هەستمە کرد بەهۆی نەقسی ستایلی موزیک و گۆرانە جیاجیەکان لە کوردی داکەمە بۆ ئەوەش من بیرم کردەوە بۆ هەر یەکێک لەو ستایلەنە کارکتەرم بوو بۆ دروست کرد هاتم بە کۆمەڵێ موزیکی جۆراجۆری ستایلی وەکو پۆپ و جاس و ئارەمبی و هێنام بە هەمە زۆر کۆمەڵە گۆرانی بێژی گەنجی شێوازی نوێم بۆ دروست کرد بە ستایلێکی زۆر مۆدێرنەوە لە ڕاستی تەقدیمکردنی ئەمانە سەرەتا شۆکێک بێ بۆ خەڵک ڕەنگە بۆ کولتوری کوردی ئەم ڤیدیۆ کلیپانە شۆک بن لە ئەوروپا دەڵێن جوان مۆدێرنن چونکە ئەم شێوازان ناسراون زۆربەی زۆری گۆرانی بێژەکان لە ئەوروپا گەورە بوون لە کولتوری ئەوروپا شارەزان هەر بۆیە کار ئاسانی بوو بۆ هەڵکەوت زاهیر ئەم هەنگاوە بنێت هەڵکەوت زاهیر دەڵێ وەکو بۆمبێک کارەکانم تەقینەوە دەنگیاندایەوە ئەم شێوازە تازە لە کولتوری مۆسیقای کوردیدا دەنگیدایەوە لە میدیاکاندا زۆر ڕەخنەی لێگیرە زۆربەی مەلاکان لە ختبەی جومعەدا داوایان کرد تەماشای ئەم جۆرە ڤیدیۆ و گۆرانیانە نەکرد هەڵکەوت زاهیر تاقە ئاواز دەرهێنەرێکە لە کوردستان کە شێوازی مۆسیقای کوردی شێوان بۆ ڕەخنەکان هانیدان بەردەوام بێت تووشی ڕەخنەیەکی زۆر بووم تووشی دەستخۆشیێکی زۆریش بوو من ڕۆژی 17 سەعات ئیشەکەم ئێستا هەموو زەمن و کاتەکانم بۆ مۆسیقا تەرخان کردووە هیچ شتێک لە ژیانی مندانەیە لە غێری موزیک زیاتر ئەکەیت لە 5 ساڵدا 6 ساڵدا من توانیم 650 گۆرانی دروستکەم بە ئەرکی خۆم زانی خزمەتی وڵاتەکەم بکەم هەڵبەتە لە خۆشەویستی وڵاتە لە فەرەنسا و هەنگاریا و قاهیرە خەڵاتی باشترین ئاواز دەرهێنەری وەرگرت و بۆ ڤیدیۆ کلیپەکەی لەیلا فەرەقی و عەلی هاجر هەروەها خەڵاتی شەرقی ئەوسەتی پێبەخشرا چونکە بۆ یەکەم جار لە مێژووی هونەری کوردیدا گۆرانی کوردی و عەرەبی پێکەوترا ساڵی ڕابردوو دووبارە خەڵاتی باشترین ئاواز دەرهێنەری پێبەخشرا ئەم خەڵاتەشی لە تورکیا وەرگرت مێلۆدیەکانی جیاوازن هەندێکیان شێوازی پۆپیان هەیە هەندێکیان لە شێوازی عەرەبیسکن
زۆربەی زۆری شەریکە کوردیەکان شپۆنزۆری ئەم ڤیدیۆ کلیپانە دەکەن. زۆربەی زۆری ڤیدیۆ کلیپەکان و گۆرانیەکان لە ئەوروپا و لە وڵاتە عەرەبیەکاندا دەکرێن. هەڵکەوت زاهیر ئەمساڵ هەنگاوێکی گەورەترینە. قلبي لكردستان يهدى والفم ولقد يجود بأصغريه المعدم وتوانیم لەگەڵ گەورەترین گۆرانی بێژی عەسری زیندووی ئێستا کە ماوە میادە حەناویە قەناعەتی پێ بکەم گۆرانی بۆ کوردستان بڵێ جلیبەرگی کوردستان ئاڵای کوردستان و هەر ئەوەی کە میادە حەناوی گۆرانی لەگەڵ بن بڵێ ئەمە بخۆی بخۆی باشترین و گەورەترین دەستکەوتی ژیانی من بوو لەبەرەوەی یەکێک لە 5 گۆرانی بێژی گەورەی عەرەب میادە حەناویە بۆ من جێگای شانازی بۆ کارم لە کاتی بڵاوبوونەوەی 6 گۆرانی میادە حەناوی بوو بە گەورەترین هەواڵی سەرساحەکە لە وڵاتی عەرەبیش و لە کوردستانیش. لەگەڵ ئەوەی کە ئاواز دەرهێنەر هەڵکەوت زاهیر ڕۆژ بە ڕۆژ تامەزرۆی هەنگاوی باشترە، بەڵام لە هەمان کاتە دەڵێ لەم ساڵانی ڕابردوودا زۆر شارەزاین پەیدا کرد. ئێستا دەمەوێت دڵی نەک تەنها گەنجەکان بەڵکو و تەمەن گەورەکانی ڕاکێشم بۆ لای خۆم. وا دیارە کاتی شێوان کۆتایی هاتووە لای ناوبراو. ئێمەش چاوەڕوانین بزانین لە داهاتوودا چی ڕوودەدات.